سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش لە ئێوارە 24ەوە لەگەڵتانین کە پرۆگرامێکی ڕۆژانێ و هەموو ئێوارێکی ڕەمەزان لەگەڵ ئێوە دەبین با کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز بۆ ئەم ئێوارەیەش. سنا خاوەن تووتفەرەنگێکی تایبەتە و لە توانایدایە ساڵانە 30 بۆ 40 تەن تووتفەرەنگی بەرهەم بهێنێت. ڕێنماییە تەندروستیەکان تایبەت بە پاراستنی چاو لە مانگی ڕەمەزان بە تایبەتی لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمادا. هۆنەرمەند و ئەکتەری کۆمێدی کورد ئەیام ئەکرەم بۆ ئێوارە 24 باس لە ژیانی تایبەتی خۆی دەکات. وەک نەریتێکی ناوچەکە هاوڵاتیانی دانیشتووی دینارتێ لە ڕۆژی ڕەمەزان و لە کاتەکانی بەربانگدا ڕوودەکەنە مزگەوتی گەورە و خواردنی جۆراوجۆری کوردەواریش لەگەڵ خۆیاندا دەبن. خاوەن پێداویستێکی تایبەت لە کەم پیاوەڕەکانی شنگال وێنە دەکێشێت. بە بەراورد بە مانگەکانی دیکەی ساڵ لە مانگی ڕەمەزاندا خواست لەسەر خۆرما زۆر زیاتر دەبێت و خۆرمایەکی جۆراوجۆریش هاوردەی بازاڕەکانی کوردستان دەکرێت. لە جۆزایر بۆ ڕێگرتن لە بەرزبوونەوەی نرخەکان و هاوسەنگی بازاڕێکی تایبەت لە مانگی ڕەمەزاندا دروست دەکرێت. دەچینە ڕۆژهەڵاتی کوردستانی تر خۆشی سنا لە مانگەکانی ساڵدا بە تایبەتی لە ناوەڕاستی بەهاردا بۆنی شلیکێکی زۆر بەخۆیەوە ئەگرێت و تایبەتمەندێکی خۆی هەیە لە ڕووی بەرهەمهێنانی شلیکەوە بەرهەمێکی بەتام و ناسک کە پێویستە بە دەستێکی ناسک و بەهێوریەوە لێ بکرێتەوە بۆی کە هیچ زیانێکی پێنەگات. کچان و ژنانی سنە و دەوروبەریشی بۆی کە بتوانن ئەو بەرهەمەوەکو خۆی لێ بکەنەوە زیانی پێنەگات خۆیان ئامادە دەکەن و هەروەها ئەتوانن ئەوانە و بەرهەمە بە شێوەیەکی باش ڕەوانەی بازاڕەکان بکەن. پێکەوە ئەچینە سنە و چەند دیمەنێک لە چۆنیەتی ڕنینی باخەکانی تووتفەرەنگی لە سنە دەبینی. ئێرە یەکێک لە دەیان باغی شلیکی پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەو باغانەی ناوەندی شلیکی هەموو ئێران و هەندێک لە وڵاتانی دراوسێشن و کۆی شلیکەکەش بە دەست و ماندووبوونی ژن و پیاوی ناوچەکە بەرهەمدێت و ڕەوانەی بازاڕیش دەکرێت. 1 هێکتارە ئاویاریشمان قەترەییە، چامان هەیە ئاویارەکەی قەترەییە لە هێکتارێکی ساڵانە 30 تۆن تا 40 تۆن نەتوانی بەرداشت کە ئێمە ئیمساڵ دوو بەرداشتمانە پارەکە 20 تۆن بەرداشتمان بۆ ئیمساڵ بە هیوای زیاترین میزانێکی خوا چیەکەوە قسمە 30 تۆن بەرداشتمان بە هیوان ببێت. ساڵانە تەنیا لە پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 45 تۆن شلیک بەرهەم دێت. ئەو ڕێژەیەش دەکاتە زیاتر لە 75% هەموو شلیکی ئێران. هەر بۆیە وەکو چۆن شنۆ شاری جێلاسە و سەردەشت و ورمێ شاری ترێن، سنەش ناوەندی شلیکە. حکوومەت نەبۆ چاندن و نەبۆ ڕەوانەکردنی بۆ بازار هیچ یارمەتێکی جوتیارانی ڕۆژهەڵاتی کوردستان نادات. بەڵام لێرە بە جوانترین شێوە و هەر لەسەر کێڵگەکە کاری بە بازارکردنیش بۆ بەرهەمەکە دەکەن و بە لۆگۆ و سندوقی تایبەت ڕەوانەی بازاڕیان دەکەن. هەچێکی خراپە لای ببەیتایە کەم تۆ خراپ نەبێ. ئێمە ئاوا بەسەبەنیەکەی نایەڵین هیچی خراپی تێکەوێ، چونکە ئەگەر تێکەوێ ئەم بەسەبەنیە حرامە. سنە و دەوروبەری بە دار و ڕەزی میوەی جۆراوجۆر تەنراوە، بەڵام هەر لە ناوەڕاستی بەهارەوە سنە بۆنی شلیک بەخۆیەوە دەگرێت. بەرهەمێکی بەتام و ناسک کە دەبێت بە دەستی ناسک و بەهێوریەوە مامەڵەی لەگەڵدا بکرێت. هەر بۆ یەکچان و ژنان مامەڵە لەگەڵ شلیک دەکەن بۆ ئەوەی بە ئارامی لێ بکرێنەوە و کەمترین زیانیان بەربکەوێت و شلیک هێندە ناسکە هێندێک کات بۆ ئەوەی بریندار نەبن گۆرانی ئاشقانەشیان بەسەردا هەڵدەڵێن. ڕەنگە سوورەکەم بەو هەسیارەکەی بانیژاوەرۆ بۆچی وای پێ زۆر جار بە ڕۆژوبووان گلەیەوە دەکەن کە ئیتر لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان بەرزبنەوەی پلەکانی گەرما چەند جۆرێک نەخۆشی ڕوویان تێدەکات یا باری تەندروستیان بە شێوازێک دەگۆڕدرێت. یەکێک لەوانە چاوە کە زۆر هەستیارە و ڕووبەڕووی کۆمەڵێک نەخۆشی و کێشە دەبێتەوە. لەم ئینفۆگرافیکەدا ئاشناتان دەکەین بە چۆنێتی خۆپاراستن و ڕێنمایە تەندروستیەکان بۆ نەخۆشیەکانی چاو بە تایبەت لە مانگی ڕەمەزان و لەگەڵ بەرزبنەوەی پلەکانی گەرمات. بەڕۆژوبوون کاریگەری هەیە لەسەر چاو و بینین، هەروەک کاریگەری هەیە لەسەر تەواوی ئەندامەکانی لەش. بە تایبەتی ئەگەر بە ڕۆژوبوون لە وەرزی هاوین و کاتە گەرمەکاندا بێت. بۆیەوە پێویست دەکات ئاگاداری چاوەکانمان بین و بایەخی زیاتر بە بینینمان بدەین.
هەروەها پێشبینی ئەو حاڵەتانە بکەین کە ئەگەری ڕوودانیان هەیە لەو کاتانەدا. تا ئێستا ئەوە نەسەلمێنراوە بە ڕۆژووبوون کاریگەری لەسەر نەخۆشیەکانی چاو هەبێت، وە کەسی بە ڕۆژووبوو دەتوانێت چارەسەریەکانی نەخۆشی چاو وەربگرێت. ئەو حاڵەتانەی ئەگەری ڕوودانیان هەیە، وشکبوونی چاوەکانمان بەهۆی بەڕۆژووبوون و کەمبوونەوەی ڕێژەی شلە، هەروەها بەرزی پلەکانی گەرما چاو تووشی وشکبوون دەبێت و ئەو بڕە فرمێسکەی پێویستە بۆ شوشتن و بەتەڕهێشتنەوەی چاو کەم دەبێتەوە. هەستیاری چاو ئەویش بە هەمان هۆکاری وشکبوونی چاوەکان و بەرکەوتن بە هەوای گەرم تووشمان دەبێت. ناو چاوەکانمان سوور دەبێتەوە و تووشی خوران دەبێت، بە تایبەت لە منداڵ و کەسی بەتەمەندا. هەوکردنی چاو بە تایبەت لە وەرزی گەرما هەوکردن ئەگەری ڕوودانی زیاترە، چاوەکانمان تووشی سووربوونەوە و هەڵ ئاوسان و ئاو لێ هاتن دەبێت. ڕێنماییەکانی پێویست بۆ پاراستنی چاوەکانمان: شوشتنی چاوەکان بە ئاو بە تایبەت ئەگەر هەڵ ئاوسان یان خورانی هەبوو. لە چاوکردنی چاویلکەی بەرهەتاو بە بەردەوام بۆ ڕێگریکردن لە تیشکە زیان بەخشەکان. دوورکەوتنەوە لە بەرکەوتنی هەوای گەرم و هەوای فێنکەرەوەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ. نووستن بۆ ماوەی 7 تا 9 کاتژمێر بەڕێکی تاوەکو چاوەکان پشووی پێویست وەربگرن. خواردنی سەوزە و میوەکان کە دەوڵەمەندن بە کانزای پێویست بۆ چاوەکان. سەردانی پزیشک بکە ئەگەر ڕێژەی بینینت لاواز بووە و حاڵەتی هەستیاری و هەوکردنت زۆر و بەردەوامە. ئێوارە 24 هەر جارە لایەنێکی گرنگ و تایبەتی ژیانی هونەرمەندانی کوردتان بۆ دەخاتە ڕوو بۆم ئەڵقەیەش ئەیام ئەکرەم هونەرمەندی کۆمدی کورد کە باشەمۆ ناوبانگی دەرکردووە بۆ ئێوارە 24 باس لە ژیانی یاسایی خۆی و لایەنە گرنگەکانی ژیانی کۆمەڵایەتی خۆی دەکات. پاپێکەوە بینەری ئەیام ئەکرەم هونەرمەندی کۆمدی کورد بین. دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانم بەشی شارۆ لە شاری مووسڵ تەواو کردیە. پەیمانگەم بە زمانی عەرەبی تەواو کردیە و چەند شانۆگەری چوومار بە زمانی عەرەبی لە مەحەد و لە دەرێ مەحەدیش تەمسیل کردیە. من لە 88 تەخەرروجم کرد لە مووسڵ و لە هەولێریش لە ساڵی 93 دەستم پێکرد. یەکەم ئیشم کەوەکانی قەرەچووغ بوو، ئەوەی کە دەلێم 13 ساڵە پۆلیسم لەمنی تێ کەس دەپێشم بکوژرێ ئللا ئەگە لە پشتم کوژراوی. یعنی دەورەکەم 2 دەقە بوو، بەڵام خەڵکە زۆر متابعە کرد. بەخوای ئەتیادی وەک خەڵک ئەتیاد طبیعی وەک عالەم دەچی غازی دەکرێن، نەفتی دەکرێن، سەمونی دەکرێن، نۆکولۆبیای دەکرێن، سڕێ دەگرێن، ئەتیادیە. بە ڕۆژیش دەبین بەڕاستی ناتام هەمووی بگرمەوە من، چونکە زغارە چێشم ناتام درێ بکەم لێم هەمووی پێکەوە ناتم. بەڵام وەک خەڵک ئیسلامین و ئیتاعەتی خوای دەکەین، بە ڕۆژیش دەبین نوێژی دەکەین، بەڵام 100% نا. پار بە ڕۆژی بووم مۆبایلم شکاند، ینی ئەتیادی قسەم دەکرد بە دیوارمدا شکا. بە قستی نابووم، قستەکەشم داوە، مۆبایلەکەش سوتا خلاص. 2 ساڵ 3 ساڵ ئیشم نەکردێ لەبەر مەزموع برادێکی هونەرمەندم کۆچی دواییان کرد، نەمتانی مقاومەی فەم بکەم، بەڵام دیسان گەڕامەوە ئێستا ئیش دەکەم. هاتمە ناو فەن لە تەمەنێکی گچکە بوو، ینی گەنج 20 ساڵ. تەوەقعم نەدەکرد، ینی بە بەردەوام هونەر لە پاشەکشەدا، ینی پێشکەوتن نییە، بەردەوام. ینی هەموو کوردستانی هەولێر، دووەک، سلێمانی، کەرکووک هەموو عامەتەن کە ئیش دەکەین، ینی کەس نەبووە مەسەلە هونەرمەندێکی عالەمی لەو فەرەزدا وەک عومەر شەریف یان پێشکەوی نییە. ئەموان لە تەمەنێک سەبر دەیان بینم ئەم بە چاوی خۆم لەوانەیە مەسیری نیش بە چووامی لە تەمەنێک دەکەون دەمرن بێ ئیش دەبن عاتڵ بێ پارە. ئەوە ینی پێشکەوتنەکی سەریع نییە وەک دەوڵەتەکانی مسر، ئەمریکا یان هۆلیوود جەماوەری شارۆ مەسەلەن کەم بوویتەوە، متابعی ئەفلامی کوردی کەمە. دراماش بکەیت تەماشا ناکەن، خەڵک تەماشای درامای تورکی دەکا زیاتر لە دراما کوردیەکانی خۆمان. ئەو واقع نازانم سەبەبیش چییە. ئیشی باشش دەکرێت لە هەولێر، لە سلێمانی، لە دوهۆک مەجموعەکەی ئەفلامی سینەمای عالەمی دەکەن.
هەر پێش ناکەون لێ قاعدەی ڕاوەستە ئەگەر زندی بوومەوە دووبارە ئەو هونەری هەڵنامژێرم ئێستا من هەر حەز ناکەم ینی دوو کوڕمەیە ئەوانش حەزیان لە فەنە بەس ئەم پێم ناخۆشە وڵای ئەمن هەر بەخۆم یەک هیوایەتمە بوو بە مامۆستای سەرەتایی ئاخری هەر بووم چونکە خەریج فنون زەمینی هەر مامۆستای سەرەتاییە هەر ئەوەندە گەیشتمە هەردووشی مامۆستای سەرەتاوی و هونەرمەند نەریت و کولتورە جیاوازەکان لە کاتی تایبەتدا زیاتر دەبینرێن ئەچینە قەزای ئاکرێ و لە شارەدەی دینارتێ وەکو نەریتێکی ساڵانە و هەروەها نەریتێکی تایبەتی ئەو ناوچەیە هاوڵاتیان لە کاتی بەربانگکردنەوەدا هەچنە مزگەوتی گەورەی ئەو شارەدەیە بەڵام جیاوازەکەی ئەوەیە کە لەگەڵ خۆیان خواردنی جۆرا و جۆری کوردەواری دەبن و ئیتر لەسەر سفرەی بەربانگدا بێکەوە لە مزگەوتی گەورەدا دادەنیشن و بەربانگ دەکەنەوە. أبا ميجا يعني أبا عادات وتقاليد منطقة ما هر كسك يعني نسبة وقت فطاري هر كسك تشتكي تقال خوتيتا مزقفتي أجر بين صحكيني مثلا عندك بروخوتينا عندك نيسكتينا عندك أوفا موسيتينا في غنبري ما عليه الصلاة والسلام باش من فطر صائما كان له مثل أجر الصائم يعني أبو كسي خورنك بدتا روجي جرك يعني خير روجي جر دبوهتا نفيسين از خودان حیوانم ولا خرها صاري از ماستين متى رمضان خلاص بيتن از تينم راو ماستي عادتي ما هو لواتي هو في ظروفه هو يخوشه هر نفرك ديت احتمال ابو 20 نفر ابو 10 نفر بين تك ديت بو بينجوين تك ديت بو هني هيك منطقه هيك مال خود قصد جمعه كات باشك يخورنو مال دي انت جمعه بو وبس ما خرج قال لك بخونه كيب بروتك انا جوري بلون شو حبيت طبعا هم صلي رمضاني عادات وتقاليد ما خلق دينارتي أبناي هر كشكوتي ورا اشتاس من روجه هنات جرتن هتا أبروكا يا بردوام ما ودي بردوام مش بيت حتى بو فقير وجارك خلقك بتايره شيت هر بيت مزقفتي يعني حوجينا بشتا شمالاش هاي سر دي الجامعة هم نوع خورنت لي هاي الحمد لله وشيوا خودي خوتو فطار خودي ئەرسەلان شنگالی گەنجێکی ئیزدی خەڵکی شنگالە و ئێستا لە کەمپی یاوارەکانی چەمشکۆ لە باکووری زاخۆدا دەنیشێت بەڵام ژیانی ئەو تایبەت و جیاوازە لە ژیانی خەڵکی ئاسایی لە بەرەوەی خاوەند پێداویستی تایبەتە و توانای بیستن و قسەکردنی نییە بەڵام ئەو لە ڕێگەی هونەرەکەیەوە گزارش لە دەرونی خۆی و دەوروبەری دەکات ئەرسەلان بەبێ ئەوەی کە لە قوتابخانە بخوێنێت یا دەورەیەکی سەرەتایی خولێکی بینی بێت لەسەر هونەرەکەی وێنە دەکێشێت لە ڕێگەی ڕنگ و هێڵەکانەوە گزارش لە ناخی خۆی و هەروەها دنیای دەوروبەری دەکات بێکەوە دەچینە ئەو کەمپە و بەشێک لە ژیانی تایبەتی ئەو گەنجە دەبینی. عمري 19 سالم عمري تقريبا 12 سال بون كيفاش رسمان رهات ما في شغل اني مش مدرسه ما اني مكرين وشغل ومجرى كرين تصوير مباري ماتش روبيرا
مثلا دارا و مندراوان چێ کرد بێ چغ بچق فێر بوو الحمدلله نها شغلي قالك باشا وقالك يعني علمية بخدا ما مستوي ما هريكاري جرك أمبونا ما مهوستا أو نشو مدرسة أبد بخدا أو باي كري لالا أو درنج النفي دي مبرسمات كبير سبي مثلا راد وكما يعني أبد بخدا هر تصویری کچکا چید کرد رسمی کچکا چید کرد تینا باله وقتی مو خوشه که ما چه که جرا چید که و هر بجو گنا شدلا جراتین قلم جراتین دفتر مثلا ابي ورقين مازن جراتين انا جو بارل دنيتي چه شغلي مثلا عنوان بكارتين افنها في تصوير سر چادر چيگر سر چادر جناري ما چيگر چول وي علي هناك تصوير چيگرين مثلا بدست شمرد عشرينه بيجي اف اللون شمرد في اك وقت شما زاخور شما دهوك اجيراتين وقت مثلا ني راضي به وقت جافي وي عاورن جافي وي ني مرتاحه زلام زاني يسلا يعني نبدلي ويا اقعد الخوش به ما بيقول شي بقى ما قول شام بقى وتقد غمني عادي يعني شغلي دليوي خوش خدا مدفي كيف ويجرت مدفي مستقبلي يعني ببي رسام مثلا وقت شغل محلقي شغل وقا خوبيش بير بقى لە مانگی ڕەمەزاندا یەکێک لەو جۆرە خواردنانەی کە زیاتر لەسەر سفرەی ماڵەکان دەبینرێت خورمایە. ئیتر بە بەراورد بە مانگەکانی دیکەی ساڵیش لە مانگی ڕەمەزاندا خواستێکی زۆری لەسەرە و چەند جۆری جیاوازیشی هاوردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکرێت. دەچینە کەرکووک لەوێ بازاڕی جیاواز و جۆرەکانی خورما دەبین. انواع خورمامز واردی گوزە هەموو جۆرە خورمایەکی جوانی عێراقی و ئێرانیمان هەیە. ئێرانی وارمزدە بۆ بەرباندە ئەم جۆرە بەربەندی ئێرانیە بە شێوازێکی جوان دانراوە. عێراقین دەوێت ئەسڵدا عێراقی ئەسڵمان هەیە دەیبن بۆ ئێران و دەیکەنە ناو کارتۆن و قوتووە بەکاری دێنن بۆ سەیران و خواردن. تابلۆرە خۆی هەم سەفەر چ هەم بڕدە دەینە بدە وارمز ئایرنەوە خەستە ئەم جۆرە خەستاویە بدە مەکاوی ئەمەشیان مەکاویە ئەمانە لە جۆرە نایابەکانن. بڕتەب جۆری ڕەتەبمانیش هەیە لە ناو قوتوو بە شێوازێکی جوان دەینێرینە دەرەوە بۆ hemû وڵاتان. Ayrı memleketlere gider, Armağan apallarında çok müşterimiz vardı. Varımız da güzel zehdi, qoza koydu. جۆرێکی کەمان هەیە ناوی زەهدیە گوێز دەکرێتە ناوێەوە. هەروەها جۆری ئەشرەسی لە جۆرە نایابەکان و داوایەکی زۆری لەسەر. Çok alem aşrası axtarı. İndi bu qazındı hepsi. ئەمانەی لێرن هەمووی ئەمبار کراوە. لە مانگەکانی هەشت و نۆ چەند جۆرێکی تازە دێ لە باشووری عێراقەوە. حلەدەن گالە، بەغدادتان گالە، ئەنگ موسمن ئەخیرەندە دیالەدەن گالە. أنواع أشكال خرمالر قال برحي لوانش برحي مكاوي مكتوم خضراوي سكري سكري ده وارمز أزرق أزرق جوريك مان هي ناوي أزرق أزرق خرماي معلبي إيراني مان هي هروها إماراتي كجوريكي باشا جوريكي تري إماراتي برحي مان هي سعوديش بهمان شوا إماراتي ور عينا برحي ده ور سعودي عينا برحي ده وارمز زهدی ئاغاشتە گوزەل زەهدی مەکاوی و بەرحی لە خورما خۆش و بەناوبانگەکانن بەرحیدە عینەن بدە ئیرانی ئەزرق ئەزراقتە بڵەردە وەرزەهدی دیکە بسۆڵب زەهدی کە پسکراومان هەیە زیاتر بەکاردێ بۆ دروستکردنی کولیچە بە تایبەت لە جەژنەکاندا عینە وەختە قۆسز دا وارمزدە
Onlar da 1 kilodur, onlar da 5 1 kilo و 5 کیلۆمان هەیە. ئەوی تریش معلبی کە پسکراوە دەینێرینە دەرەوە. وارمز da bu Suudi xurmadır. Acva. ئەم جۆرە خورمای عەجوەی سعودیە دەگرێتە ناو کارتۆن و هەروەها هەناردەی تورکیا وڵاتانی دەرەوە دەکرێت. Xarica o yan bir yana gidenler Almanya'ya. Mübarek bir şeydi. Rabbil Alemin خورما نیعمەتێکی پیرۆزە خۆی گەورە دروستی کردووە بۆ مرۆڤ و سوودێکی تەندروستی زۆری هەیە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە چەندین حەدیسە باسی خواردنی خورمای کردووە. خەڵکی زۆر بەکاری دێنن بۆ دروستکردنی کولیچە وەکوتە. زۆر گرنگە و دەبێت لە هەموو ماڵێکدا خورما هەبێت و لە هەموو کاتێکیشدا. دەچینە وڵاتی جەزایر لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان لە زۆربەی شوێنەکاندا بازاڕەکان نرخەکانیان بەرز دەکەنەوە ترە و جیاوازیانەیە کە لەو کاتانەدا زیاتر بەدی دەکرێت بەڵام لە وڵاتی جەزایر هاوسەنگیەک لە ناو بازاردا ڕاگیراوە ئەویش لە ڕێگەی وەزارەتی کارەوە کە بازارێکی کراوەی بۆ هاوڵاتیان کردوتەوە لەو ڕێگەوەی تر بەرزبوونەوەی نرخەکان کۆنتڕۆڵ کراوە بەیەکەوە چەندیمەنێک لە بازارەکانی جەزایر دەبینی. حکوومەتی جەزایر زیاتر لە 150 بازاری کراوەی کردوتەوە. بازارە کراوەکان پڕێتی لە کریارانی سەرقاڵ، جانتاکانیان پڕ دەکەن لە خۆراک تا بۆ بەربانگی ببنەوە. ڕەنگە لە ساڵانی ڕابردوودا لەم کاتانەدا هاوڵاتیان بەدەست بەرزبوونەوەی نرخەکانیان دەیاناڵاند، بەڵام بەهۆی بازارە کراوەکانی حکوومەتی جەزائیرەوە لەم ساڵدا زۆر بە ئاسوودەی بازاری خۆیان دەکەن. ئامانج لەکردنەوەی بازاری لەم شێوەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە تا حکوومەت بازاری خۆی کۆنتڕۆڵ بکات و نەهێڵت نرخەکان لە مانگی ڕەمەزاندا بەرز بێتەوە. نەعیمە یەکێکە لە کریارانی ئەم بازارە، ئاماژە بۆ دەکات کە نرخی کاڵەکان زۆر هەرزانە لەم بازارەدا. هاتوین بۆ ئەم بازارە بە نرخەکان زۆر دڵخۆشین. کاڵاکان زۆر هەرزان و تازن، بە درێژایی ڕۆژ ئەم بازارانە کراون. ئەو شتانەی لێرە هەیە لە بازاردا نییە. لێرە دەتوانیت تا میشتەکان بکەیت. بە وردی کاڵاکان هەڵبژێریت. زەکەریە یەکێکە لە فڕۆشیارانی خورما، زۆر دڵخۆشە بە شێوەیەکی زۆر باش کڕیاران پێشوازی لە بازارەکەیان دەکەن، هۆکارەکەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە نرخەکەیان زۆر هەرزانە. بەڕاستی کڕیاران بە شێوەیەکی نایە پێشوازیان لە بازارەکەمان کرد. نرخی کاڵاکانمان زۆر لە بازار هەرزانترە. شتەکان بە نرخێکی گونجاو دەفرۆشین و تەنانەت بۆ کڕیاران دیامان کردوێتەوە بە چیلۆ و نیو چیلۆ کەمتریش. و هەمویان نرخمان لە سەریدانەوە تا بۆ کڕیاران ڕوون بێت خورماکانمان نوێن. جوتیاران بە هەرزان بێ ئێمەی دەدەن، ئێمەش بە نرخێکی کەم دەیفرۆشین. سپاس بۆخوا بازارمان باشە. بازارەکانی خۆراک و سەوزە لەم هەنگاوی حکومەت دڵگران و دەڵێن ئەمە هەنگاوێکە بۆ نهێشتنی بازاری ئازاد. محسن فەتحی بازرگانێکی فرۆشتنی سەوزە و میوەیە بەکۆ لە دوکانەکەیدا کاڵای زۆری داناوە، بەڵام کریاری کەمە. ئەم هەنگاوی حکومەت یەکێکە لە هەنگاوە هەڵەکانی، چونکە بازاری ئێمەی سست کردووە و ئەمە ژوا دەکات ئالوگۆڕی دراو لە بازارەکەماندا کەم ببێتەوە. کاڵەکانمان پارە ناکات و دەمێنێتەوە و تێک دەچێت. لە ڕاستیدا دەبێت حکومەت لەسەر سنوورەکان لە بازدان هاوکاریمان بکات تا ئێمەش بە نرخێکی هەرزانتر کاڵەکانمان بفرۆشین. شان بەشانی ئەو 150 بازارە کراوەی حکومەت دایناوە ڕێکخراوە ناحکومیەکانیش لە مانگی ڕەمەزاندا هاوکاری موسڵمانان دەکەن. چەند ناوەندێکی خێرخوازی کراونەتەوە کە پێداویستی ڕەمەزان دەبەخشنە خێزانە کەم درامەتەکان. خەدیجە یەکێکە لەو خێزانە کەم درامەتانی کە سوودمەندە لەم پرۆژەیە. بەدەم گریانەوە دەستخۆشی لەو کەسانە دەکات کە لە پشتی ئەم پرۆژەیەوەن.
وهذا الإنسان إنسان محترم. ئەوانەی ئەم کارە دەکەن مرۆڤی دڵگەورە و مرۆڤی چاکن. هەموو ساڵێک دوعایان بۆ دەکەین خوددا پاداشتی ئەم چاکەیەیان بداتەوە کە کارێکی گەورەیان کردووە. بەهۆی ئەم مرۆڤانەوە دەتوانین بڵێن وڵاتمان هێشتا لەسەر خێر دەڕوات. مرۆڤی چاکەکار لەسەر زەوی ماوە. لە ماوەی ڕابردوودا بە پرۆگرامی ئێوارە 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەشتنەوەی تر لە ئێوارێکی دیکە هیوای خۆشترین کاتەکان بۆ هەموو لایەکتان هەر شاد بن.